بەناوی خوای گەورە و میهرەبان سپاسی تەلەڤیزۆنە بەڕێزەکەتان دەکەین تەلەڤیزۆنی پەیام کە لە گشت کار و چالاکیەکانی ئێمە بەشدارن لە گواستنەوەی چالاکیەکان وەکو پەلەوەری جوانی ئەمە وەکو ڕێکخراوی ڕەسەنی کوردی بۆ پەلەوەری جوانی لە شاری هەولێر بانکێشت کراین لە بۆ شاری سلێمانی لەلایەن ڕێکخراوی مریشی شاهانە لۆ ئەمە زیاتر لە 30 پەلەوەر بەشدارین بە توخمەکانی جیاواز وەکو شامی هەزاز و بڕاهەما و ڕەسەنی کوردی بەشدارین. سواز بۆ خوای گەورە نمایشەشی زۆر جوانە لێرپانە لە ڕێی ڕێکخراوەکەی خۆمانەوە ڕێی کەناڵەکەتان زۆر سپاسی ڕێکخراوی شاهانە و کاک محەممەد و برادران و هاوکارانی بکەم مە سپاسیەکەین ئەو کار و چالاکیانە گرنگی زۆر هەیە لە بۆ بەخێوکار لە تاوەکو بەخێوکار ببێتە دەواازەیەک لە بۆ بە بازارکردنی و بۆ ناساندنی ئەو توخمانە لە ناو کوردستان چونکە توخماتی زۆر هەنا لە ناو کوردستان توخماتی پەلەوەری گۆشتمان هەیە توخماتی پەلەوەری هێلکەمان هەیە توخماتی پەلەوەری جوانیشمان هەیە ئێستا ئەگەر تەماشا بکەین یەک لە پەلەوەرە هەرە جوانەکان ئەوەیانە ڕەسەنی کوردیە بڕەهەمامان هەیە گوتمان شامی هەزازمان هەیە ئێستا ئەوە ڕەسەنی کوردی سەربەکڵاوە مڵکی خۆمانە مڵکی کووردە و پەلەوەری شامی عێراقیمان هەیە کە ئەویش هەر هەمان شێوە مڵکی کورد و لە عێراق نرخەکان بە پێی مواسەفاتەکان دەگۆڕێ ئەم نامەوێت لێکوانە نرخەک دیاری بکەم تاوەکو لەسرم بشێتەوە لێ نرخەکە دوو بەشێکیان لەسەر مواسەفاتەکەی دەگەڕێتەوە مواسەفاتی چەند بەرزبی نرخەکەی بەرزترە و باشترە و دەگەڕێتەوە سەر بواری ئابووری سنوورەکەی بواری ئابووری کوردستان بواری ئابووری ئەو شخصی کە دەکڕیتن بواری حەزەکەی خۆی تا چەند حەزی لە پەرەوەرکەیە لێکوانە خەڵکێکمان هەیە زیاتر ئێستاوە مەسەن بۆ نمونە لە $100 دەست پێ دەکاتن زیاتر تاوەکو $1000 کڕن و فرۆشتی بەسەر کرا و بگرە بە زیاتریش لێ دەگەڕێتەوە سەر حەز و خولیای ئەو کەسەی کەوا ڕای دەگری و ئەو کەسەی کەوا گرنگی پێدەدا و لە توخماتەکەی دەزانیتن چەند لێ بزانی و شارەزابی و توخماتەکەی بەرزتر بیتن پارەی باشتر دەکات ئەمە زیاتر باسی پارە نەکەین لێکوانە زیاتر باسی حەز و خولیا بکەین و باسی ئەو نمایشانە بکەین کە چەندە گرینگە گەنجمان هەیە گەنجێکی زۆرمان هەیە بێکارە بێ ئیشە لێرپانە چ دەکاتن لە سەربانەکەی خۆی و هەروها لە چێلگەکەی خۆی یان لە باخچەکەی بەردەرکە و تەنیشتەکەی خۆی هەردەستی شوێنێک دابین دەکاتن ئەوانە دەکڕیتن بەرهەمیان لێ دەگری بەرهەمیان دەفرۆشتەوە تاوەکو سوودێکی مادی لە بۆ خۆی وەکو گەنجێک وەکو خەڵکێک بتوانێت سوودێکی مادیش لە خۆ بەدەست بینیتەوە. من وەک بڕیار عەبدوڵڵا بە خێوکاری سلێمانی جۆری کۆشتنی ڕۆمانی بەخێوەکەم کۆشتنی ڕۆمانی مواسەفاتەکەی چۆنە بێم سەری تۆزە بارەی بێ سەری ئەم کلکەی لە سەری نزمتر بێ سنگیشی ئاوا لە عەرزا بێ تقریبا 2 سانتیم بۆ 3 سانتیم بێ لە ڕووی ڕەنگیشەوە ڕەنگی هەیە ڕەنگی لیمۆنی هەیە ڕەنگی احتیاجەکان کلاسیکان ڕەشە سپیە مانێ هەیە ڕێدی هەیە سپانجی هەیە پۆرسەلانی هەیە مانە هاوردەی دەرەوەن ینی قەزەمی پێڵە بەس قەزەمێکی کوالێتیە شتێکی ئەوە نیە احتیاجی بێ لە ڕووی ئینتاجەوە ئینتاجێکی زۆر نایە خواردنێکی کەمیشەخوا ئینتاجەکەی چۆن ینی 15 هێلکە 12 تا زۆر تا 20 هێلکاکە نرخیان سێتەکەی دومجی کەڵەشێرێتر لە 300 بۆ $200 تر زیاتر جاروایە ڕۆ پێ شوێنەکە گۆڕێ بە پێی منتیقە ئێستا لە سلێمانە بە خێوکارێکی زۆر ئەم نوعانیە لەوەی پێی ئاشنا نەبن بەس لە هەولێر نرخی لێرە بەرزترە لە بەغا لێرە زۆر بەرزترە لەوەی ئێستا ئەمە لێرە بە 70000 50000 بێت لەوێ بە 100,000 بە 150,000 وادار بە خێوکارەکانی کەش بەرێ بە ڕەنگەکانی خۆیان بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو بەخێوکارانی ملیشی ڕەسەنی کوردی وەکو بەخێوکارانی شاری هەولێر ئەمڕۆ لەلایەن کاک محەممەدی سولێمانی مامۆستا محەممەد خاوەنی بڕاندی محەممەد فید هەستا بەکردنەوەی پێشانگایەک و عەرزێکی جوانی بۆ گشت پەلەوەری کوردستان ئێمەشی داوت کرد خۆشبەختانە ئێمەش لە هەولێرەوە هاتین بەرەو سولێمانی بە ملیشکەکانمان کە ملیشی ڕەسەنی کوردیە تایبەت بە ڕەسەنی کوردیە و
و زیاتر لە شاری هەولێر پەرەی پێ دەدرێت. ئەمڕۆ ئێمە وەکو بەخێوکارانی ملیشی ڕەسەنی کوردی کە لە هەولێرەوە هاتوونیا ئەو ملیشکەمە عارض کردووە کە ئەو ملیشکێکی ڕەسەنی کوردی تایبەت بە خۆمانە و لە تەواوی پەلەوەرەکانی تر جیاوازە بۆش جیاوازەکەیەوە بە مواسفاتەکانی گرنگترین مواسفاتەکانی سەرکەلەیە تا سەرکەلەی جوانتر بێ مواسفاتی زیاترە و پاشان لاقی و بەژن و باڵای. ئەم پێشەنگایە لە هەموو شارەکان ناکرێتەوە بۆ سلێمانی ژەمە شتێکی باشە بۆ ناسانی هەموو پەلەوەرەکان بڵین هەم بیانی و هەم ناوخۆیەکانیش شتێکی باشە. من زۆر پێی دڵخۆشم و زۆریش خۆشە و شتێکی باشە هەتا ئەم شتانە هەبێ سەرکەوتووە بێ هەموو پەلەوەر و هەموو شتێک بڵین لە ناوخۆ و هەم بۆ دەرەوەش ئێمەش شتی خۆمانی تایە شتی کوردی دەرەجەیەکی خۆمانی تایە شتی زۆر جوانی تایە بۆی ئێمەش بە خەڵکی بناسیین کە ئێمە شتمان هەیە. نرخەکانی باشە مناسبە ینی بۆوانەی کە شێوازێکی جوان و بەخێوکردنێکی زۆر جوان وینە شتەکان ینی نرخەکان باشن تا حدێک باشن. دەمەوێت لێکوانە باسی ئەوەش بکەم کەوا لە هەر لەم نمایشەی ڕێکخراوی شاهانە ئەمە وەکو ڕێکخراوی ڕەسەنی کوردی بۆ پەلەوەری جوانی توانیمان لەو نمایشەدا پێشبڕچێک بکەین لە نێوان ئەو دوو مریشکەدا کە ئیدوو بە خێوکاری جیاوازە. سوپاس بۆ خوای گەورە وەکو لەسەر مواسفات ئەوەیان پلەی یەکەمی بەدەستینە ئەوەیان پلەی دووەمی بەدەستینە واتە نمایشەکە لە نێوان دوو مریشک بوو لەسەر مواسفات ڕۆی ئەویان پلەی یەکەمی بەدەستینە ئەوشان پلەی دووەم بەدەستینە. سوپاسی ڕێکخراوی شاهانە دەکەم سوپاسی ڕێکخراوی ڕەسەنی کوردی دەکەم سوپاسی گشت بە خێوکاران دەکەم زۆر سوپاسی کەناڵە بەڕێز دەکەشتا دەکەم کەناڵی پەیامی